لە هەفتەی 20 خولی نایابی تۆپی پێی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی و بەردەم هەندەرانی میوانداری یانەی ئاراراتی کرد. هەر لە سەرەتای یاریەکەوە یاریزانانی ئارارات باشتر دەبیندران و لە خولەکی 4 سەفەر سولەیمان گۆڵی یەکەمی یانەی ئاراراتی پێشخست. دوای ئەو گۆڵە یاریزانانی سۆران چەند دەرفەتێکی گۆڵکردنیان بۆ ڕەخسا، بەڵام نەیانتوانی سوود لە دەرفەتەکانیان وەربگرن بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاری. لە خولەکی 35 یاریزانی یانەی سۆران سامر محەممەد بە کارتی سوور کرایە دەرەوەی یاریگا، ئەمەش ئەرچی یانەی سۆرانی قوڕستر کرد. نیوەی یەکەم بە گۆڵێکی بێ بەرامبەر لە سوودی ئارارات کۆتایی هات. لە نیوەی دووەم یاریزانانی ئارارات توانیان 5 گۆڵی 1 لە دوای یەک تۆمار بکەن. لە خولەکی 53 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ ئارارات هەژمار کردو. یاریزان دلۆڤان شینۆ گۆڵی دومی ئاراراتی پێ تۆمار کرد. دواتر یاریزان مستەفا حەنون لە خولەکی 6 گۆڵی سێمی تۆمار کردو. جێگر عەزیز توانی لە خولەکی 7 گۆڵی چوارەم بۆ ئارارات تۆمار بکات. تەنیا 4 خولەک دواتر ناوبژیوان لێدانێکی تری سزای بۆ ئارارات هەژمار کردو. یاریزان هاوگار سعدی بە کارتی سوور کردە دەرەوە و یاریزان ئیسماعیل یاسین گۆڵی پێنجەمی بۆ ئارارات تۆمار کرد. لە خولەکی 75 هەمان یاریزان گۆڵی دووەمی خۆی و شەشەمی بۆ یانەی ئارارات تۆمار کردو. یاری بە ئەنجامی 6 گۆڵی بێ بەرامبەر لە سوودی ئارارات کۆتایی هات. یاریەکەی ئەمڕۆ بە یعنی باڵین لە بەرژەوەندی خۆمان بە کۆتایی پێبێنین. ئەو سێ خاڵە زۆر گرنگ بوو بۆ ئێمە لە دەورەوەی یاریگای خۆم. ئەو پلانەی بۆماندا ڕێشت بوو توانیمان هە لە سەرەتای یاریەکە کۆنتترۆلی یاری بکەین و هەروە ئەو مەساحاتانەی لە تیپەکەی ئەواندا هەبوو ئیستیغلالی ئەو مەساحاتانەمان کرد بە تایبەتی لە سولسی دیفاعی ئەوان توانیمان ئەو ئیستیغلالی ئەو مەساحاتانە بکەین و یاری نادی سۆران زۆر خۆی بۆ ئامادە کرد بوو ئەو یاریەمە زۆر ئێتیمامیدا بۆ ئەو یاریەمە. نازانم پارچ مشکلەکی لەگەر ئاراراتە بۆ لێرە دیارە سێ نقطەکە درایتە ئاراراتی مەرحەلەی یەکەمیش ئێمە لە هەولێر لێمان بردنەوە بە سوارگۆل دیار زۆر بە حساب گەمایان دەکەن. من زانی بم تیپی سۆران زۆر بە حساب یاری دەکا نابی باسێ ئەو فرسەی سۆرانمان ئیستیغلال کردەوە کە زۆر بە حساب یاری دەکەن زۆر بە توندی یاری دەکەن. خاتەن لە هەفتایمی یەکەم لاعیبیان تەڕد و لە هەفتایمی دوش ئێمە وەکو کادر پێمان گوت چەند دەتوانن هادی بن هەم ئێوە هادی بن چکەوان لاعیبیان تەردەوان لەسەر حساب گەمەی دەکەن. وعدیاندا بوو کەچی هەر کوبی سۆران لە ئێمە بباتەوە لە تۆپانێ هیچ وعدەک نییە تو دەبێتە دەخی ئاخری ئێمە توانیمان فرسەتی ئەوە ئیستیغلالکەین. بەم ئەنجامە یانەی ئارارات لە سەری و ڕیزبەندیەوە دێت بە کۆکردنەوەی 35 خاڵوو لە یاری داهاتوو یانەکە میوانداری یانەی شێوانە دەکات. یانەی سۆرانیش خاوەنی 24 خاڵە و لە ڕیزبەندی دەیەم دێت و یاری داهاتوو دەبێتە میوانی یانەی چەمچەماڵ. ئازاد و مراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.